بەناوی خۆی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆشەویستان، بەرنامەی ئەندازەی ئەم جارەمان باسێک لە کارگەیەکەکەین کە ئەویش کارگەی لە قوتونانی دۆشاوی تەماتە. ئێمە ئەمڕۆ هەوڵەدەین زۆرترین زانیاری دەربارەی ئەو کارگەیە بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین. بینەرمان بن. حەز دەکەم بۆ سیارە بچینە ناو بەرنامەکەمانەوە. زانین بیرۆکەی دروستبوونی ئەم مەعمەلی لە قوتونانی دۆشاوە لە چیەوە سەری هەڵدا؟ یەکەم جار بیرۆکەی ئەوە لەوە دروست بوو کە بەڕاستی ئێمە دەشتێکی وەکو دەشتی بە پیتی شارە زوورمان هەیە، ئەم هەموو جووتیارە بە ئەزمونەمان هەیە. چیتر یعنی بەڕاستی کاتی ئەوە هاتووە ئێمەش پشت بە بەرهەمی خۆماڵی ببەستین. ئێمەش هیچ شتێکمان لەو وڵاتانەی دراوسێمان کەمتر نییە کە ئەم هەموو شتەمان بۆ فەراهەم کراوە، ئەم هەموو جووتیارە، ئەم هەموو خاکە بە پیتەی شارە زوور. بۆیە ئێمەش هەستان بەم بیرۆکەیە کە بتوانین دۆشاوێکی تەماتەی شارە زوور بەرهەم بهێنین لە کوالەتیەکی باش بێ، دۆشاوێکی فرێش بێ. بۆیە حەزمان کرد، یعنی بەڕاستی حەزمان کرد کە ئێمە زۆر بە دوواداچوونمان بۆ کرد کە زۆر ئەم شوێنە گونجاوە بۆ ئەم بەرهەمە. ئەی لە ڕووی ئەم مەعمەلەوە ئێوە تا چەنە هەوڵتان ناوە هاوڵاتیانی ئەم پارێزگای هەڵەبجە بە تایبەتی سوودمەند بن لێرە، یعنی ئەو کارمەندانی کە لێرە ئیشەکەن هەوڵت داوە بۆ نمونە هەمووی خەڵکی ئەم ناوچەی بەوەی ئیسپادەیەکی هەبێ بۆ ئەم شوێنە؟ سەرەتا ئێمە بیرمان لەوە کردووەتەوە کە بەڕاستی ئێمە چەند وڵاتێکی دراوسەی خۆمان ڕۆشتوین کە لە هەمان کارگەیان هەبووە. پرسیارمان لێ کردوون کە چەند ساڵێک لەمەوە پێش ئەوان لە 15 کارمەند و لە 20 کارمەندەوە دەستیان پێ کردووە، بەڵام بەڕاستی کاتێک کە ئێستا دوای 7 ساڵ کە دەستیان پێ کردووە گەشتوونەتە 300 کارمەند و 400 کارمەند و 500 کارمەند. بۆیە ئێمەش پشت لە سەدا 90 بۆ 95 پشت بە خەڵکی ناوچەکە ئەبەستین، پشت بە جووتیاری شارە زوور ئەبەستین، پشت بە کارمەندانی دەرچوانی کۆلیژی کشتتوکاڵی ناوچەکە، بە ئامادەیەکان، خەڵکی هەموو دەبەری پارێزگای هەڵەبجە و سیروان. جگە لە خەڵکی کورد کە لێرە ئیشەکات چ شوێنێکی تر لێرە خەڵکی چ ناوچەیەکی تر چ وڵاتێکی تر لێرە لە مەعمەلە ئیشەکان؟ ئێمە چەند پسپۆرێکمان هێناوە لەم بوارەدا کە لە مقیمن لە وڵاتی ئیتالیا، بەڵام ئێرانین کە ئەوان لەوێ لە ئازربایجان و لە چەند وڵاتێکی دراوسەی ئەم هێنا لەم کارگانەیان دامەزراندووە. هێنامان هەتا خەڵکەکانی لای خۆمان، هەتا کارمەندەکانی لای خۆمان فێر ئەبن. ئەوان شتەکە کاتیە، یعنی بەڕاستی کاتی احتیمالی هەیە مەسەن کاتێک کە کارمەندەکانی لای خۆمان فێری ئەم کارە ئەبن کە ئەوان ئەیکەن، بە تاکیدی ئەوان ئەڕۆنەوە هەر بۆ ئێمەش گران ئەوەستەیە. ئەوان بڵێن بەڕێژەیە کارەکەن لە لای ئێمە لەبەر ئەوەی کە لە وڵاتێکی ترەوە بۆ ئێرە بۆ ئێمە زۆر زیاتر لەسەر ئەوە ئەکەوێکە، ینی ئەگەر کارمەندی لای خۆمان بگرین. چەند کارمەندان ئێوە لێرە تش بە چەند کارمەند ئەبەستن لێرە؟ ئێمە ئێستا حالیان بەڕاستی تقریباً 30 بۆ 35 کارمەندمان هەیە، بەڵام ئێمە لە پلانماندانا هەیە، یعنی لە پلانماندایە کە ئەمە ئەم ڕێژەیە زۆر زیاد بکەین، چونکە ئێمە ئێستا حالیان بەرهەمەکەمان بەرهەمێکی زۆر زیاد نییە. بەتەمان بەرهەممان زۆر زیاد بکەین، کارمەندمان زیاد بکەین، بەتەمان لە پلانماندایە کە ئێمە کارمەندەکان خەڵکانێکی زۆر لەم شەفت ئیشەکەن ئێوە لێرە ئێستا حالیان حساب ئێمە لە 7.5 ئیشەکەین، بەس بەتەمان لە ئایندێکی زۆر نزیکدا هەر 3 شەفتەکە ئیشکەین، چونکە کارگەی خواردەمەنی بەڕاستی ئەبێ هەر 3 شەفتەکە ئیشکات، هەر 3 شەفتەکە لە کاردا بێت. بۆیە ئێمەش لە پلانمانایە کە لە داهاتێکی زۆر نزیکە هەر 3 شەفتەکە ئیشکات.
کاک بڕار ئەمەوێ بۆم باسکەیت یەکەم هەنگاو لە دروستکردنی لە قوتونانی دۆشاو چییە؟ سەرەتایی دەستپێکردنی ئەم ئیشەی ئێمە سەرەتا پێویستمان بە هەڵمە بێت سەرەتا ئێمە ئەمەلا ینی پێشەوەی دەستکا بە ئیش تا هەڵممان نەبێت ئێمە ئیشەکەمان ئەم ناڕوە هەڵمە لە چ ڕێگەیەکەوە دەستەبەریەکەن ئێمە لە ڕێگەی بۆیلەرەوە بۆیلەرێکمانەیە بۆیلەرێکی هەشتفەنی لە ڕێگەی ئەو بۆیلەرەوە ئاو گەرمەکەین و تا پلەی تا ئەوەنەی ئەبێ بە هەڵمو ئەگاتە ساتورۆی سیستیم دوایەوە بەکارێن و لێرەوەی لێرین بۆ ئێرە و ئەو هەڵمە زیاتر بەکارێنرێ بۆ ڕوونکردنەوەی دۆشاوەکە و خەسیەکەی پێ دیارێکرێت بەو شێوەیە لەم بۆیلەرەیە باست کرد کە بۆ بەرهەمێنانی هەڵم بەکارێن بە چ شتێک ئیشەکە سەرچاوی بەکارێنانی دوو سەرچاوی ئیشکردنی هەیە سەرتاوی سپۆڵان بەکارەبا ئیشەکە دوایەوە نەوتی ڕەشمانەیە لەگەڵ گاز خۆی جیازەکە نەوتی ڕەشە بەڵام ئێمە لەبەرەوەی حکومەت تا ئێستا هاوکاریەوەی نەکردوین ینی بەپاوی هاوکاریمان بکە و نەوتی ڕەشمان باتێ ئێمە گازەکە بەکارێن و کولتوێکی زۆری شتێژێ ینی پارێکی زۆرمان بە خەسارەتی لە بەرەمێنە لە کڕینی گازەکە ئەگەر حکومەت نەوتە ڕەشەکەمان باتێ زۆر باشەوە توانی ئیشی باشتر بکەین ئەوە هەڵمەی کە بەکارێنن ڕاستەوخۆ ئێنێرنە ژوورەوە بۆ بۆی سوودی دەبین ئەی بۆ نمونە ئەگەر عاتڵێک بۆ نمونە کێشەیەک کەوتە ناو ئەم ئێوە یەک بۆی لێرتان هەیە ئەگەر کێشەیەک دروست و ئایەوە هیچ احتیاطێکی ئەوەتان خستووە بۆ نمونە ئێوە یەدەکێکتان هەبێت سەکە جوانە خۆی ڕاستەکە ئەبێ یەدەکە بێ بەڵام جارێ ڕاستێکی بودجەیەکی وامان نییە بۆی لەرێکی تر بکڕین بۆنێ هەمانە جارێ و بۆی لەرێ ئەگەر شتێکی کێشەیەکی تیا بێەوە خەریکە بێکارەکە ئەوەستێ لەگەڵ بوونی کێشە لەمە بەڵێ ئەگەر بەتاکی دەگەر بۆی لەرە کێشەیەکی تیا بێەوە معمەلەوەسەوی ئەی بۆ بێتان لەوە نەکردێتەوە کە ئەو کە ئەوستیمەی کە ئەو هەڵمەی کە دروستیەکەن سەیفیکەن بیپارێزن لە شوێنێکە لە خەزانێکە باێتە ئەسە شتێکی وا دروست نەکراوە بۆی شەڵا هەوڵەی نەداهات و ئەوەش بکەین کاک دەروون ئێمە لە هەنگاوی پێشوودا ستیمێک واتە هەڵمێکمان دەستکەوت لە ڕێی جیازی لە ڕێی ئامێرێکی بۆیلەرەوە دوای ئەوە چ هەنگاویەتە پێشەوە ئێوە کە دەستکەن بە ئیشکردن تایدا بڵێ ئەم کارگەیە بڵێن لە سەرەتای بڵێن کارەکەەوە کە هەڵم بڵێن پێویستی تەواوەتی ئەم کارگەیە پێویستێکی تەواوەتی بە هەڵم هەیە لە قۆناغەکانی دواتریشا هەڵم دووبارە و سێبارە هەر بەکارێنینەوە بۆ نمونە لەم بەشەیە هەڵمێکی زۆرمان پێویستە بۆ ساردکردن و گەرمکردنی بڵێن دۆشاوی تەماتەکە و زائدەن کوشتنی میکرۆب و هەروەها چەند کارێکی تریش ئەمجا بڵێن سەرەتا ئەم بەشەی ئێرە سەرەتا ئەم بەشەی ئێرە بڵێن نەخشەیەکی لەسەر کێشراوە کە چوار بەشی کارگەکە بە شێوازێکی ئۆتۆماتیکی لەسەر ئەم بۆردە ئەلکترۆنیە بەڵێ بە شێوازێکی هیچ عملێکی دەسیتیانە تەنها بە شێوازێکی ئۆتۆماتیکی بڵێن کارەکانی چوار بەشی ئەم کارگەیە لێرەوە بڵێن بەڕێوە دەبرێ لە پاش تەواوبوونی بڵێن قۆناغەکانی پێشووتر ئەو دۆشاوی تەماتەی کە ئێنرێتە ئێرە بڵێن بەهۆی هەڵم و سارکەرەوە و گەرمکەرەوە بڵێن مەوادی حافزەی تێناکرێ بەهۆی سارکەرەوە و گەرمکەرەوە هەموو میکرۆبەکانی بڵێن دەکوژرێ لێرەشدا میکرۆب دەکوژێت و بڵێن بە چەند قۆناغێکی لە پێشووتریشا دەکوژێت و وە لە دواتریشدا ئەمە هەر وەکو تێستێکە وەکو تاقیکردنەوەیەک بەم قۆناغانەیە تێبەڕەبێ پێش ئەوەی بکرێتە کاری لە قوتونانەوە دوای ئەم هەنگاوەی من دواتر بڵێن ئەکرێتە کاری لە قوتونان ئەو بۆریانە دۆشاوەکە بەم بۆریانە ئەڕوا دۆشاوی پیادا ئەڕوا چەنە ئەو بۆریانە یعنی زمانی پاکێتی هەیە و پایپ ئەو بۆریانە بەڵێ ئەو بۆریانە خۆی بڵێن ئەگە بگەڕێتەوە سەر ئەسڵەکەی ئەوە ستانستیلی ئەسڵە بڵێن دووەمیشیان ئێمە هەموو بەیانیانێک زائدەن هەموو ئێوارانێک بەیانیان پێش کارکردن ئێواران دوای کارکردن نیو سەعات تا سەعاتێک ئێمە بە ئاوی گەرم لەگەڵ مەوادا کار ئەەکەین بڵێن بۆ پاکردنەوەی بۆریەکان دواتر دۆشای تەماتە بە دۆشای تەماتە کارەکەین ینی پێشتر و پاشتر بڵێن بە ئاوی گەرم تێستیانەکەین پاکردنەوەیکی جوانیانەکەین دواتر دەسەکەین بەکاری بڵێ کاری بڵێن بە دۆشاو کار دەکەین لە پاش هەنگاوەش ئەنێرێ بۆ بەڵێ بۆ کاری لە قوتونانەکە بەڵێ ئەمجا ئێرە بڵێن ئەم نەخشەی چوار بڵێن بەشی ئەم کارگەیە چوار نەخشی بڵێن چوار بەشی سەرەکی ئەم کارگەیە لەسەر ئەم نەخشەیە بڵێن نەخشانە دەلالەتە لەو دەلالەت لەم چوارتەنکیەکە بۆ نمونە ئەم بەشە ئەوە تا لێرە بەڕسم و بە شێوازێکی بڵێن پێشکەوت و لێرە دانراوە بەم شێوازە دانراوە ماتۆڕەکان
بڵێن هەموو شێوازە بڵێن بۆری لوو لە کێشەکەی هەمووی لێرە دروست کرا و تەواوی سیستەمەکە بەڵێ چوار سیستەمی بڵێن ئەم کارگەیە کارگەگرنی ئەم کارگەیە نەخشەکەی لێرە بە شێوازێکی جوان دانرا و بە ئاسانکاریەکی بڵێن تەواو پول ئۆتۆماتیکیشە تەنها کەسێک ئاگای لە پلەی گەرمی و بەرز و نزمی ئاستی بڵێن پەنجەکانە بێت چەندێک ئایا ئاستیتیە چەند دۆشاوی تەماتێتیا یا کەمیەکەی کاتی تەوابوون دەستپێکردن ئەجینا بڵێن هیچ کارێکی دەسییان ئەگەر خەنە لەم جیازەیەک بڵێ ڕووبدات ئێوە چیەکەن ئێمە لێرە بڵێن مهندسی کارەباییمان هەیە مهندسی ئەلکترۆنمان هەیە هێگەی ئیشوەسان نییە لەبەر ئەوەی هەر بڵێن ینی احتیاتمان هەیە بە کورتەکەی پێگەی احتیاتمان هەیە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە ئەمە لە ئیشکەوێ ئەمە دەتوانێت ئیشی ئەمە بکات و زائدەن ئیشەکەی خۆشی لە هەمان کاتا بکات ینی دوو جار ئۆتۆماتیکە ئەم کارگەیە بڵێن ینی ئیشکردن بە هیچ شێوازە ناوەسێ بەتایبەتی لەم سێ چوار بەشەیە کاک ئامارە من ئەمێ زانم ئینتاژ بەرهەمی ڕۆژانەی ئێوە ڕۆژی چەند بەرهەم ئەهێنن ئێمە لە کاتێکی ئێستادا تقریبا نزیکەی 20 ملیۆن قوتو لە ساڵێکا بەرهەم دەهێنین لە ساڵێکە ئای بەرهەمی ڕۆژانەتان ڕۆژانەمان لە بینی 50 بۆ 100,000 قوتو ئێستا لە حالیان کاک ئاماران ئەم بەرهەمەی ئێوە کە ئێوە لێرە بەرهەمیان لەم کارگێدا بۆ کوێ ئەڕوا تەنیا لە ناوخۆیان سوودی لێ بینیان بۆ چ شوێنێکی ئەڕوا ئیسپادەی لێکەن وڵایەکو ئاماژەم پێکرد ئێمە ئێستا حالیان تەنها و تەنها هەرێمی کوردستان بۆ هەموو هەرێمی کوردستانمان ناردووە بۆ هەموو شارشکەیەکی هەرێمی کوردستانمان ناردووە بۆ خواری عێراقمان ناردووە داوای سامپڵیان لێکردوین لە گەورە بازرگانێکی وڵاتی ئەڵمانیا دواوەی سامپڵەکەمان بۆ ناردووە لە کوالەتی کۆنتترۆلی ئەوێ زۆر بە ئەلێنی جوابی فەحسەکەمان وەرگرتووە و ئێمە لە چاوەڕوانیان کە دیزایانی خزوەکەیان بۆ بگۆڕین و بۆیان بنێرین و بەردەوامیش بین لەگەڵیان لە ڕووی کواڵیتی کۆنتترۆلەوە لە ڕووی تا چەند ئەم دۆشاوانە تا چەندە تەندروستن یای من حەزەکەم تۆ دڵنیایەک ئەگەر دڵنیایی بە هاوڵاتیان بی لەمە چۆن لە ڕووی کواڵیتی کۆنتترۆلەوە تەندروستە ئەمە دوای ئەوەی ئێمە کە خۆمان مختبەرمان هەیە ڕۆژانە چەند جارێک فەحز دەکرێت دوای ئەوەی کە هۆبەی خۆپاراستنی هەڵەبجە هەیە کە یەک سامپڵمان لێ وەرەگرێت فەحسی ئەکات دوای ئەوەی کە ئێمە بە هیچ شێوازێک مەوادی حافظەی تێناکەین دوای ئەوەی کە ئێمە دۆشایەکی فرێشە ئێمە دڵنیایی ئێن بە هاوڵاتیان کە ئەمە دۆشایەکی فرێشە هیچ مەوادێکی حافظەی تیان نییە هیچ هۆبەی خۆپاراستنی هەڵەبجە چەند جارێک یەک سامپڵمان لێ وەرەگرێ و بە وەرەقەی بە کتابی ڕسمیش جوابی یاوینێتەوە کە زۆر شیاوە و زۆر کوالەتیەکەشی بەرزە کاکەمانم کارگەی ئێوەدا لە ڕووی ئابوووریەوە ئایا توانیتانە سوود بە پارێزگاری هەڵەبجە بگێنن بە تاکیدی بە دڵنیاییەوە ئێمە لە ڕووی ئابوووریەوە زۆر ئەم پرۆژەیە گرنگە چونکە ساڵانە سەدەهان ملیۆن دۆلار دەڕواتە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ کڕینی هەمان بەرهەم لە کاتێکدا کە ئێمە ئەگەر بتوانین ئەم کارە بکەین ئەو پارەیە دەگەڕێتەوە بۆ ناو هەرێمی کوردستان ئەمە یەک دووەمینی ئەوەش زۆر لە ڕووی ئابوووریەوە گرنگە بۆ پارێزگای هەڵەبجە چوە کەرتی کشت و کاڵی ناوچەکە ئەبوژێنێتەوە چەنەها خەڵکێکی ئەم ناوچەیە دەکاتە سەر کار چەنەها دەرچوی کۆلیژی کشت و کاڵ و هەموو جوتیار و بە هەموو شێوازەکانی تر ئەتوانین لێرە هەلی کاریان بۆ بڕەخسێت لە سەرەتا پرسیارێکم لە تۆ کرد دەربارەی بیرۆکەی دروستکردنی ئەم کارگەیە لە یەکێک لە وەڵامەکانی خۆت وتێت بۆ ئەوەی جوتیارانی ئەم ناوچەیە سوودی لێ بین و بەرهەمەکانیان ساخ بێتەوە بە تایبەتی تەماتە ئایا ئەوەی من بینیم لێرە ئەمڕۆ ئێوە تەنیا دۆشا و لە قوتووەکەن ئایا بیرتان لەوە نەکردوێتەوە لە داهاتوێکی نزیکدا ئێوە سوود لە بەرهەمی جوتیاران وەرگرن و بیەن بۆ ئێرە بۆ ئەوەی بەرهەمەکەتان هەر لە سەرەتاوەی خۆمان بێت ئێمە زۆر لە مانگی ئینشاڵڵا هینەوە ئێمە دەستمان دوای ئەوەی کە تەماتەمان وەرگردووە لە جوتیاران
ئێستا مۆسیمی تەماتەم نەماوە هەر کاتێک مۆسیمی تەماتە دەستی پێ کردەوە ئێمە بە دڵنیاییەوە تەماتە لە جوتیارەکان وەردەگرین و هی ئەم ناوچێژ و ئێمەش لە پلانماندایە کە ئێمە خاک و ئاو هینی ئەم ناوچەیەمان بردووە بۆ فعز لەسەر ئەم خاک و ئاوە تۆوی شیامان هێناوە بۆ ئەوەی زۆرترین تەماتە بەرهەم بێنین بۆ ئەوەی چاکترین تەماتە بەرهەم بهێنین بۆ ئەوەی باشترین دۆشاوی تەماتە بخێنە بەردەست هاوڵاتیانی بەڕێزەوە لەبەر ئەوەی زۆر بەداخەوە پێشتر ئەم شێوازەیە کە جوتیارە بەڕێزەکانی خۆمان خەریکی ئەم تەماتەیەن شێوازێکی تقریبا بڵێن کۆنە بەڵام ئێستا بە شێوازێکی شارستانی ئەمە خەریکین کە تەماتە بچێنین بۆ ئەوەی باشترین شێوازی باشترین جۆری تەماتە چاکترین جۆری دۆشایی تەماتە بەرهەم بهێنین دوای ئەوەی کە لێم دڵنیا کردنەوە کە ئێمە ئەم دۆشایەکی تەماتەی سروشتیە لە ساسە و هیچ موادێکی حافظێتیان نیە و من داوا لە هاوڵاتیانی بەڕێژیش دەکەم ئەگەر بۆ تەنها یەک جاریش بێ بە ئەم بەرهەمەی ئێمە بەکاربێنن دوای ئەوەش خۆیان بڕیار بدەن چونکە بەڕاستی ئەمە ئەرکێکی نیشتیمانیە ئەگەر بێت و ئەوان بە $1 ئەم بەرهەمەی ئێمە بکڕن وایان کرد کە ئەم بەرهەمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرهەمەکەمان بەرەو زیادر بڕوە وامان لێت کە ئێمە لە پاشکۆی وڵاتانی دەرەوە لە پاشکۆی وڵاتانی دراوسێ بینە دەرەوە چونکە بەڕاستی هەر وڵاتێک پشت بە تەنها بەرهەمی نەوت ببەستێت بە قەیراندا تێپەڕ دەبێت ئەم قەیرانە وای کرد کە ئێمە پشتمان بە بەرهەم بە داهاتی نەوت بەستە بوو کە بە گەورەترین قەیرانە تێپەڕ بووین بۆیە دەبێت چیتر کەرتەکانی کشت و کاڵ و کەرتەکانی تر ببوژێتەوە بۆ ئەوەی لەم قەیرانە ڕزگارمان بێ و زۆر سپاس. ئانا خانمەوێ بۆم باسکەی ئێوە چۆن لێرە دۆشا و لە قوتو ئەنێن هەڵدەگەم هەنگاوەکانمان بۆ باسکەیت لەم قۆناغەیە ئێمە قوتوەکان لەناو ئەم ئامێرەدا ئەنێ لەناو ئەم جیازە بۆ خۆی بە پێی تەسەسولی خۆی ئەچێتە ناو ئەو تونێلەوە کە ئەوە لەو تونێلەدا بوغارێکە هەڵمێکی زۆری هەیە کە بێتە هۆی ئەوەی کە ئەو قوتووە لە هەموو ئەو پیسەیەکە هەیەی پاکی بکاتەوە بۆی پاک و خاوێن بێ بۆ ئەو ماوەی کە ئێبرێنە ناوی هیچ کێشەیەکی نەبێت. ئەو قوتووە بە ئامادەکراوی بۆتانێت؟ بەڵێ ئامادەکراوە. یعنی ئێوە لێرە ئێستا بەڵێ ئێمە یەکسەر کە لەناو بەستانیادایە نین لێرە یەکسەرێکەن ناو ئەو جیازەوە و ئەمانگاوە ئەو ئەشوات پاکێکاتەوە؟ بەڵێ زۆر عنی پلەیەکی گەرمی زۆرە ناو ئەم جیازە هەوڵێکی زۆری هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە بەتەواوی پاک بێتەوە و هیچ کێشەیەکی نەبێت. لە پاشەوەی ئێمە قوتوەکانمان کردە ناو ئەو جیازە و بە پلەیەکی گەرمی زۆر گەرم بوو پاشان بەهۆی زنجیرێکەوە کە لێک لە دوای یەک قوتوەکان پامپی ئەوە نییە کە لێرەوە تێپەڕێت بڕات بۆ بەردەمی ئەو جیهازە لێرە دۆساوەکە ئەچێتە ناو ئەو قوتوانەوە کە لە هاتووە لە ناو ئەو کەمەڵەیە خەزم بووە دۆساوەکە لێەوە هاتووە پێشتر بە پلەیەکی بەرزی زۆر گەرم کراوە لەوێ حازرەوە چێتە ناو قوتوەکان دا پاشان لێرەوە دێت و هەر لە ڕێگەی ئەم زنجیرە پاڵی پێوانێت و ئەچێتە ناو ئەو جیازەوە و لەوێش ئەو سەرانەی کە دانراوە ئەخرێتە ناو ئامێرەکە و کەسبی دەکات. دوای ئەوەی کە قوتوەکان هاتنە بەردەم ئەو جیازەوە کە ئێمە دۆشاوی تێەکەین لەناو ئەو کەمەڵەیە ئەو دۆشاوە خەزم بووە کە پێشتر لەناو ئەو دوو تەنکەی ئەو سەرەوە هاتووە کە دوو تەنکەی بۆ خەزمکردنی دۆشاوە بە پلەیەکی بەرز گەرم ئەکرێ پاشان دەورانەکە بەناو ئەو بۆریانەیە کە هاتووە بۆی گەرم بێ لەناو ئەو ماوەدا هەر بەکتریاکی تیا بێ لەناو ئەبێ و پاکە بێتەوە لێی یەتە ناو ئەو کەمەڵەیە ئێمە دەیکەی لەناو قوتوەکانەوە و وەزنی قوتوەکانمان 775 بۆ 80 غرامە و بریکسەکەشی 28 ئەوەش ئەم نیشانەش لە مختبەر بۆمان ئەکرێ هەموو ئەوانەی بریکسەکەی و پاشان لە ڕێی ئەو جیهازەوە ئەو سەرقوتوانەی کە هەمانە ئەیکەینە ناو جیهازەکەەوە پاشان کەپس ئەکرێ بە شێوەیەکی باش دوایی ئەچێتە بەردەم ئەو جیهازەیەکەوە کە بەڕێکی لێرا ڕێکیانەکەین بۆ ئەوەی لە بەردەم جیهازی ئەوەی کە تاریخەکەی لێدات بە باشی تاریخەکەی لێ بدرێت و دواتر ئەچێتە ناو ئەو تونێلەوە. پێشتر هاوکارانمان باسییان لە چۆنێتی هێنانی دۆشاوەکە کرد قوتوەکان کە ئاگاتێرە لەم دەستگای لێرە کەپسەکرێ بە شێوەیەکی جوان
ڕۆژانە چەند جارێک سیرەکرێ بۆ ئەوەی بزانین کە پسکردنەکەی جوانە تەحملی ئەوی نەبکا و تونێلە مامکاوە کوورەیە گەرمە تێکەی جا لێرە لە دقەیەکە توانای دەرکردنی 50 قوتوی هەیە لە 1 دقەیە جا ئێرە ئەم دەستگایە لێرە بەروار و ڕۆژ و سعاتی بۆ دیارەکات لێرە پاشەوەی کە بەرواری لێدرا توانە لێرە ڕۆژانە چەند جارێک وەز نەکرێت بۆەوەی کە بزانین وەزنەکەی تەواوە دوایەوە چێتە ناوم تونێلەوە ئەوە ئێمە لەبەرەوەی کە مەوادی حافیزە و پارێزەر بەکارنایەنین لێرە گەرمایان تونێلە 90 دەرەجەیە دوای ئەوە سار دەکەینەوە چونکە 90 دەرەجە هەز میکرۆبێک و هەشتێکی تیابێ لە ناوی دەبات دوای ئەوە کە لێرە ئەم قوتوانە وەزن کرا چەند جار وەزن نەکرێتە ناوم تونێلەوە ئەم تونێلە درێژەکەی 14 مەترە گەرمکەرەوەی تایە و ساردکەرەوەیشی تایە ئەو دەرەجەی گەرمایە 90 دەرەجەیە لێرە هەست بەکتریایەک و هەشتێکی تیابێ لە ناوێبا چونکە ئێمە مەوادی حافیزە بەکار نایەنین جا بەشێکی 90 دەرەجەیە بەشی ئەو لا 45 دەرەجەیە کەمتر سارد دەکاتەوە ئەچێتە ئەو سەرەوە بە 1 سەعات دەگاتە ئەو سەری ئەو سەر لەوێ ئاوی سارد بەکارهێنێ تەواو سارد دەکاتەوە ئەم بخام تونێلا بە بوخاری شەکە بوخارەکە ئەگەر ئەو دو جوان کەبز نەکرابێ بە شێوەیەکی جوان کەبز نەبێت لەوێ ئاوسێ ئەتاقێتە عاملی ئەو 2 ساڵە ناکات کە بۆی دانراوە ئێرە سلام عرض میکنم خدمت همه دوستان عزیز این کارخونه ئەم کارگەیەکێکە لە کارگە پێشکەوتەکانی دنیا وا دروستکراوی بەناوبانگترین کارگەکانی دنیایە و بەرهەمی وڵاتی ئیتالیا و تەکنۆلۆژیای سەردەمە لە سەرەتادا تەمەتەکان ئەهێنین و پاشان ئەچێتە بەشی گەرمکردن و لە هێڵەکدان بۆ دواتریش ئەچێتە قۆناغی کوڵاندن لە بەرهێمنانی دۆشاوی تەماتەدا سود لە هیچ مادەیەکی حافیزە نابینێت هۆکاریەوەی کە 2 ساڵ ئەمێنێتەوە بەسەر ناچێت ئەوەیە کە سود لە سیستەمێکی زۆر وردی پاکشکردنەوە ئەبینێت پاشەوەی ئەچێتە بەشی کەپسکردن و ئەینێری لە بازار دوای ئەوەی کە قوتوەکان هێتە ناو ئەمینەوە تقریبان ساعاتێ لە ناوێ بێ پلەی گەرماکەی تقریبان نەوەیە وی لە پلەی هەشتاکەی تر ئەمە هەڵمەکەی چاکە بێ کە گەشتە سەری هەشتا پلەکە مادەم خەجینەی تێ ناکرێمە لەبەر ئەوەیە تقریبان ساعاتێکی پێچی ئەم جیازە کە هاتە ئیرەوە ئەمە هەڵمی گەرم و ساردی تایە کە دوای ئەوەی هاتە ناوە ماوە خۆی ساردی دەکاتەوە دوای ئەوە لێرەوە کە هاتە ئیرەوە سارد دەکاتەوە ئەمەش هی هەوایان داناوە لێرەوە ئەم تووشتان ئەمە لێرە وشتی دەکاتەوە کە وشتی کردو لێوە چۆ هەوای لێ پاکی دەکاتەوە بۆ پێشەوەڕە دوای ئەوەی کە هەموو قۆناغەکان تەواو بوویە ئەم قۆناغەوە ئەمە ئیتر تاو هەموو قۆناغەکان تەواو بۆ لێرەوە سەریانێنەوە ئامادە بێ بۆ کات هەموو شتەکان تەواو بێ هەموو قۆناغەکان لێرەوە یەکێک سەریانێنێنەوە قوتوەکان دوای ئەوەی کە لێرەوە تەواو بوو دێتە ناو ئەم جیازەوە لێرەوە دوای ئەوەی ئێمە کە نزیک بووینەوە لە خۆناغەکانی کۆتایی لەو تونێلەیە کە زیاتر لە 90 لە بەرز ئەکرێتەوە قوتوەکانمان بەشێکی یەکسەر سارد ئەکرێتەوە ئەم قوتوانەی ئێمە ئەوە بووەتە هۆی ئەوەی کە ئێمە هیچ مەوادێکی حافظە بەکار نهێنین چونکە بە شێوازی علمی وەکو مهندسەکان ئاماژەیان پێداوە دەڵێن لە 80 بۆ 83 پلەدا هەر میکرۆبێک هەر شتێک لەناو ئەم قوتوانە هەبێت لەناو ئەچێت بۆیە ئێمە 90 لە بەرزی ئەەکەینەوە و لە هەمان کاتا یەکسەر ساردی ئەەکەینەوە بۆ ئەوەی بە هیچ شێوازێک هیچ مەوادێکی تر بەکارهێنین و بتوانین ئەم مادەیە کە لەناو ئەم قوتوانایە بۆ ماوەی 2 ساڵ بتوانین
لەناو قوتوەکانە بیکەین. ئەمەش خۆناقی کۆتایی نزیکی خۆنایی کۆتایی بووینەوە دوای ئەوەی کە سەرەکانی لێ ئەدرێت لێرەدا ئەم دەستگایە ڕیزیان ئەەکەم کە ڕیزیان کرد لەولاوە کارمەندێکی خۆمان کە کارتۆنی تێگەم دوای ئەوەی کەەوە کارتۆنمان تێکرد لێرە خۆیان دوانزە هەموو دوانزە قوتوێک ئەچێتە ناو کارتۆنێکەوە لێرە کێتە ناو کارتۆن ئەم کارتۆنە لێرە ئەوەستێت هەتا کارتۆنی دوای ئەم ئەگاتە ئێرە دوای ئەوەی کە کارتۆنی دوای ئەم گەشتە ئێرە ئەم کارتۆنە لێرەوە ئەڕوات کە ڕۆژ لێرە ئێمە سیستەمێکی ترمان هەیە سیستەمی شلنگی پێڵێن بۆ ئەوەی لێرە کەپسی نایلۆن ئەکرێت ئێمە لێرە یەک دوو سیستەمانەیە سیستەمێکمانەیە کە تەواو کارتۆن هەموو سیستەمەکە کارتۆنە سیستەمێکیشمانەیە ئەم سیستەمەیە کە ئێستا بەکار ئەهێنرێت نیو کارتۆنە ئەم نیو کارتۆنە بۆ ئەوە بەکار ئەهێنرێت کەوا نیوەی کارتۆنە و نیوەی نایلۆنە ئەم جیهازە ئیشی چیە لێرە نایلۆنەکەی لێ ئەدرێت ئەمە مەقەستە بە پێی ڕێژەکەی مەقەستەکە نایلۆنەکە ئەبرێت و لێرە دەچێتە ناو ئەم تونێلەوە لەم تونێلە 130 بۆ 150 دەرەجە گەرمە بۆ ئەوەی ئەو نایلۆنە زۆر بە جوانی قوتوەکان دابپۆشێت بۆ ئەوەی بە شێوازێکی شارستانی بێت بۆ ئەوەی بەو شێوازە بێت کە ئێمە خۆمان مەبەستمانە دوای ئەوەی کە لێرەوە هینەکە هاتە دەرەوە کە وەکو ئاماژەم پێکرد لێرە کە 150 دەرەجە بەرز ئەبێتەوە لێرە یەتە دەرەوە لێرە فێنکەرەوەمان هەیە لێرە ئەم جیهازە یەکسەر کە 135 دەرەجە بۆ 150 دەرەجە بەرزی کردووەتەوە لێرە یەکسەر بەشێکی ئەم دەستگایە ساردکەرەوەیە لێرە ساردی ئەکاتەوە بۆی کارمەندەکە بتوانێت بێنێت لێرە داینێت و لێرە شەوەی تر بەرهەمەکانمان تەحویلی سەر ئەو شوێنە ئەکرێت کە ئەو ئەمبارانە ئەگرێت کە خۆمان مەبەستمانە بڵێ دوای ئەوەی ئێمە کە ئێستا لەم کاتەدا دوو جۆر قوتومان هەیە بە دوو برند یەکیان ناوی بەیت ئەمیرە یەکێکیشان ناوی شارەزورە شارەزورەکە لە ناو هەموو هەرێمی کوردستان لە بڵاومان کردوەکەوە بەیت ئەمیرەکەشمان نردووە بۆ خواروی عێراق ئێمە لە پلانماندا هەیە کە ئێستا ئێمە حالیان بەس قوتووی 800 گرامیمان هەیە لە ئەوەی کە لە بدایەتین بەڵام لە پلانماندا هەیە کەوا ئێمە قوتوەکانمان جۆرا و جۆرکەین بۆ نمونە 400 گرامی بێنین 160 گرامی بێنین 3 کیلۆیی بهێنین بۆیە ئێمە لە پلانی داهاتووماندا ئەوەیە کە قوتوەکانمان هەموو جۆرا و جۆرکەین و ئەم قوتوانەش ئێمە ڕۆشتوین لە باشترین کوالەتی لە چاکترین جۆر بۆ ئەندازیاری پسپۆرتمان بردوێتە سەری بۆ ئەوەی باشترین شێواز و باشترین جۆر بێنین و بە پێشکەشی هاوڵاتی بەڕێزی بکەین. کاک دەروون ئێمە باسی گرنگی لە قوتونانی دۆشاومان کرد باش من حەز دەکەم بزانم تا چ ڕادەیەک ئەم دۆشاوە پاکە ئەمەوێت دڵنیا بمەوە لەوەی ئەم دۆشاوە ڕادەی پاکێتێکی چەندەیە ئایا هیچ چێستێک هیچ پشکنینێک هەیە بۆ ئەم قوتوی دۆشاوانە بکرێت پاژەوەی ئێمە ڕۆژانە کە دۆشاوی تەماتەکە ئامادە دەکەین خۆمان تستی بۆ دەکەین و فاسی بۆ دەکەین وە لە هەمان کاتیشدا هۆبەی خۆپاراستنی هەڵەبجە ڕۆژانە هەفتانە سەردانمانەکەن سامپڵمان لێ وەرەگرن و زائدەن تا ئێساش چەندەها سامپڵیان لێ وەرگرتین و لەخوا بەزیابێ بە شێوازێکی زۆر جوان دەرچووە دۆشاوی تەماتەکەمان بە بێبوونی هیچ مەوادێکی پارێزەر و دڵنیاشیان کردوینەتەوە لەبەر پاک و تەمیزی و پاک و خاوێنی کارگەکەیشمان بەو شێوازە بڵێن جوابیان داوینەتەوە و هەروەها خۆشمان ڕۆژانە بڵێن هەموو سەری سەعات هەموو نیو سەعات جارە بە بۆنەی بڵێن بە ئەو ڕێژەیی کە دەرەچێت لە نیو سەعات جارەکە خۆمان تێستی دەکەین و هەروەها ئامێرەکانیشمان لە بەشی دەرەوە خۆیان تێستەریان پێوەیە ئامێری بڵێن فاحسکردنیان پێوەیە خۆیان ئۆتۆماتیک بەڵام ئێمە بۆ دڵنیایی خۆمان دووبارە و سێبارە خۆشمان لە بەشی مختبەری خۆمان
فاحسی دەکەینەوە هەروەها چەند جارێکیش هۆبەی تەندروستی و خۆپاراستنی هەڵەبجە سەردانی کردوین کە دڵنیایی تەواوەتیان ناوینەتێ لە پاک و خاوێنی بەرهەمەکەمان و هەروەها نەبوونی هیچ مەوادێکی پارێزەر لە بەرهەمەکەمان ئێمەش هەمووان ئاگادار دەکەینەوە بە هەموو شێوازێک ئامادەی ئەومان تیا دڵنیان بکەینەوە کە بە هیچ شێوەیەک مەوادی پارێزەرمان نیە و هەروەها لە چەندەها وڵاتانی دەرەوەیش وەکو بۆ نمونە وڵاتی ئەڵمانیا سامپڵمان نردووە بۆ ئەوێ بە شێوازێکی ڕسمی بە کتابی ڕسمی بڵێن جوابی نمونونەکەمان هاتووەتەوە کە زۆر ڕێگە پێدرا و هەروە دەستخۆشیشان لێکردوین و هەروە ئێستش خۆتان بە چاوی خۆتان دەبینین کە ئەم تێستە ئەکەین کە ئەم تێستە پێگاتووە لە بریک زواتە ڕێژەی خستی دۆشاوی تەمادەکە بەم شێوازە بە شێوازی دەستی دەیکەین و هەروەها لە دەرەوە لە دوو شوێن لە سێ شوێنیکەیش بە شێوازێکی ئۆتۆماتیکی کارگەکەمان خۆی بریکسی خۆی دەکات. بەڵێ ئەمە سەرەتا دۆشای تەماتەکە ئێستا کە بڵێن هی ئینتاجی ئێستایە کە قوتوویەکمان لێ هێنا سامپڵێکی لێ وەرەگرین بەڵێ ئەمە بریکسە ڕێژەی خستی دۆشاوی تەمادەکە دیاریەکات سەرەتا بۆ بڵێن بۆ تستی بڵێن ئەو ئامێرەکان ئەبێ بە ئاوێکی دەرەجە سفر بەڵێ سەرەتا پارچەیەک لە خامی سپی دێنین سامپڵێک لەم لە دۆشاوی تەمادەی شارە زوور وەردەگرین کە دەمانوێت ڕێژەی خستی دۆشاوەکە بزانین بەم شێوازە بە بۆنەی ئەم ئامێرەوە بۆمان دەردەکەوێت کە ئەسەر لێرەدا نزیکەی 29 بریکسەکەی کە بەپێی مواسەفاتەکان بە هەموو شێوازە گونجاوە و هەروەها هیچ مەوادێکی حافزەیشی تیانە هیچ مەوادێکی پارێزەری تیانە. بەڵێ ئێمە ڕۆژانە نەک ئەم دۆشاوی خۆمانتەنا چەندەها دۆشاوی تەماتەی کەیش لە لە مارکەی جیاواز زێنین تێستی دەکەین بەڵام دۆشاوی ڕێگە پێدرا و لە 26 بریکسی بڵێن لە دەرەجەی 26 بۆ 29دایە وەکو ئەیبینن ئەمە قوتوەکەی ئێستا هەڵمان پشڕی ئەم قوتوی کە ئێستا حالیان دەکەوێتە بازارەوە 29 دەرچووە واتە لە بەرزترین ئاستی بریکسە بەبێ هیچ مەوادێکی حافزەیش کە لە بەرزترین ئاستا دەیهێڵینەوە بەم شێوازە ئەیکەینە قوتووەوە و هەروەها بە شێوازی ئۆتۆماتیکیش دەکرێت ئەمە شێوازە دەستەکەیتی و ئۆتۆماتیکەکەیشی خۆی لە دەرەوە ئەیکات و تا نەچێتە ئەو ڕێژەیە کە بڵێن حاڵەتێکی وامان لەسەر دروست کردووە بەبێ بوونی هیچ شتێک ناگوازێتەوە بۆ بەشەکانی تر. کاگرانیان وەگە زانین هەموو کارگێ و هەموو شوێنێکیش بە دڵنیاییەوە شتێک هەیە کە کۆنتترۆڵی تەواوی ئەو شوێنە بکات حەزەکەم بۆم باسکەی ئەم کارگەی دۆشاوە لە ڕێی چ شتێکە و کۆنتترۆڵەکرێت ئەم کارگە دۆشاوە لە ڕێی ئەم بوەردی کارەبامە ئایدی بەشی کارەباکەیەتی کارەبای ناو معمەل وەزادەن ئەم بوەردەش ئایدی دۆشاوەکەیە لە ڕێ ئەم کۆنتترۆلانەوە بریکسوشی دۆشاوەکە بەرزەکەینەوە. ئەی کارەبای ئەم کارگەیە نیشتیمانیان مۆلی دێت؟ نا نیشتیمانی و مۆلی دەشە هەردووکمانەیە. اینجا ئەمە خەریتەکەیە ئەمە توانین سەیریکەین ئەمە تەنکەکانی دەرەوە دوای لە دەوە سەیریکەین دۆشاوەکە چێتە ئەم تەنکیانەوە لە ڕێ ئەم دەرەجانەوە بریکسوشی دابەزێنین ئاوی تەیەکەین بە لە ڕێ ئەم ماتۆڕانەوە ئەمە کیاسی تەنکەکانە ئەوان ڕێژەکە دیاری ئەمە ڕێژەی تەنکەکانە کە چەند لە ساچەیتەیە و ئەمەش کۆنتۆلی نەکەیە کێش ئەساسەکەمەیە بریکسەکەی لە ڕێ ئامەوە بریکسی دۆشاوەکە بەرز و نزمەکەین هەم لە دەریشەوە تایە توێن دوای سەیریکەیت